و ئاگرەکە کۆنتڕۆڵ کراوە؟ بەڵێ وەک لە دیمەنەکانە دیارە ئێستا تیمەکانی بەرگری شارستانی و هێزانیەکان لە شوێنی ڕووداوە کە ئاگرەکە لە عەلوەی سلێمانیە بە گوێرەی ئەو لێدوان و زانیانەرین کە بەکێنێنراوە 6 دوکان بە تەواوی سوتاون و 4 ئۆتۆمبیلی بارەڵگیر هەر بەوەی ئاگرەکەەوە بە تەواوی سوتاوە. دیارە تا ئێستا هۆکاری ئاگرکەوتنەوەکە بۆ ڕاگەیاندنەکان ئاشکرا نەکراوە، بەڵام باسم کرد تیمەکانی بەرگری شارستانی و ئاگرکوژێنەوەکان لە شوێنی ڕووداوەکەن ئاگرەکە تا ئێستا کۆنتڕۆڵ نەکراوە. گەروێنەگرەکە دیمەنەکان بگوازێتەوە لە چەندین لاوە ئاگر لە قاتعێکی عەلوەی سلێمانی بەرزە بێتەوە و تا ئێستا هیچ لێدوانێکی فەرمی نییە کە پشڕاستی بکاتەوە هۆکاری کەوتنەوە ئاگرەکە شۆرتی کارەبایە یاخود بەچی هۆکارێکە، بەڵام ئەوەی هەیە 6 دوکان بە تەواوی سوتاوە و 4 ئۆتۆمبیلی بارەڵگریش. من هەوڵەدام سلااو دەبێت کە حاجی بە شێوەی ڕاستەخۆکەێنن لەگەڵ تایە ئەگەر فەرمی زانەرەکانم پێ بدەی ئەوەی کە دەستان کەوتۆ تا ئێستا هۆکاری کەوتنەوە ماگرێکیەوە زیانەکانی تا ئێستا دیار نییە هۆکارەکەی چییە. دوو شت باسەکرێت، یەکێکەڵێ بەهۆی گازەوە بووە سەری تڕێلەیەک لە یەکێک لە قاتەکانە و هەندێکی ژەڵەن کارەبایە. کامێرەمان هەیە، هێزەکانی پۆلیس و ئاسایش ئەوان دوای ڕوونکردنەوەی زیاتر نەمزان هۆکارەکەی چێ، بەڵام لە ئێستاە 5 دوکان سوتاوە، 4 تڕێلە سوتاوە، زەرێکی زیانی گەورەی مادیەیە، بەڵام سوپاس بەخوا زەرەری گیانی هیچ شتێک نەبووە الحەمدولله. تا ئێستا ئاگرەکە کۆنتڕۆڵ نەکراوە. ئەوە هەرچی هەریقی سلێمانی لێرەیە دەستیان خۆش بێ، زۆر ماندوون. ئێمە سییانیان پێداویستی خواردەمەنی تایە و سییانیشان دوکانی بەقاڵیە، سیارە تڕێلەکانیش بەرهەمی بەقاڵیان پێ بۆ 100 بارکردبوو ئەوانیش سوتاون. ڕووداوەکە تقریبان ساعت 7:05 دەستی پێ کردووە، دوای تقریبان 10 دقیقە بۆ چارەکێک حریقەکان گەشتونە سەری، بەڵام ئاگرەکە زۆر گەورە بووە، بۆیە ئەو هەموو دیفاع مەدەنی لێ تازە خەریکە کۆنتڕۆڵەکەیشە. یەکسەر تەشەنەی سندوو بەڵێ لێ قاتەعەوە دەستی پێ کردو، دوای تەشەنەی کردبوو بۆ قاتەعی خواردتر و بۆ سەروتر و ئەوە ئاگرەکە ئەوە فریای نەکەوت من تۆزە زەرێنی مادی زۆریاوە. سپاس بۆ زانیارەکانت. بەڵێ وەی گوێتان لێ بۆ بیسەری بوون پشتڕاستکردنەوە و زانیارانە بوو کە پێشتر بۆ بینەرانمان خستە ڕووکە لە کامی کەوتنەوەی ئاگرەکە 6 دوکان بە تەواوی سوتاون لەگەڵ 4 ئۆتۆمبیلی بارەڵگرکە وەگەڵ میوانم تیشە خستە سەر کە ئۆتۆمبیلەکان و دوکانەکانیش لە یەک قاتەعە بووە و ئێساکە بەهۆی ئەوەی کە ئاگرەکە تا ئێستا کۆنتڕۆڵ نەکراوە مەترسی یاخودەگەری ئەوەیە کە ئاگرەکە تەشەنە بچەنێ بۆ قاتەعەکانی تریش. ئەم دیمەنانە دیمەنی ڕاستەوخۆی قاتەعێکی ناو عەلوەی سلێمانی دیارە سەرجەم لێرە هێزیێنی لێەوە ئامبوڵانسی تەندروستی لێ، بەڵام وەکو میوانە باسیگریش لە ئاکامی ڕووداوەکە هیچ زیانێکی گیانی نەبووەوەی هەیە، زیانی مادی بووە، بەڵام بەهۆی ئەوەی تا ئێستا کۆنتڕۆڵ نەکراوە ناتوانن زیانە مادیەکانیش بخەمڵێنن. بەڵێ ڕزگار جۆبار لە سلێمانی لەگەڵمان